خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. ئاڵوگۆڕێک لە بەڕێوەبەرایەتی ئەمریکادا دەستی پێکردووە و مشتومڕێکی زۆری سیاسیشی بە دوای خۆی داهێناوە لە نێوەندە سیاسیەکانی ئەمریکادا. چۆن؟ دەستنیشانکردنی مایک پامپیۆ بۆ پۆستی وەزیری دەرەوە و جۆن بۆڵتن وەک ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی پرسیارگەلێکی زۆری هێناوەتە ئاراوە لەسەر دۆسەی سیاسەتی ئەمریکا بەرامبەر ئێران لە ڕوانگەی ئەو استراتیژیەتەی پێشتر سەرۆک ترامپ بەرامبەر ئێران ڕایگەیاند و لە چەند خاڵێک پێکاتبوو. کار لەگەڵ هەڵپەیمانانمان دەکەین بۆ بەرەنگاربوونەوەی جموجۆڵە گێرە شێوێنیەکانی ڕژیمی ئێران و هەروەهاش ئەو پشتیوانی لە ترۆر دەیکات لە ناوچەکەدا. دووهەم، سزای زیاتر دەسەپێینە سەر ڕژیمی ئێران بۆ ڕێگەگرتن لە دابینکردنی دارایی بۆ تیرۆریستان. سێهەم، چارەسەری هەوڵەکانی ڕژیمی ئێران دەکەین بۆ بڵاوکردنەوەی موشک و ئەو جۆرە چەکانی دەبنە مایەی هەڕەشە و مەترسی بۆ سەوڵاتانی دراوسێ و بازرگانی جیهانی و ئازادی ڕێگای بازرگانی. دوهەمیشیان هەموو ڕێگاکانی هەبوون چکی ناوەکی لە ڕژیمی ئێران دەگرین. وەک سەرۆک ترامپ جەختی لێ دەکاتەوە، شەڕانگێزیەکانی دیکتاتۆریەتی ئێران تا ئێستاش بەردەوامن. ڕژێمی ئێران پێشەنگی وڵاتانی جیهانە بۆ پشتیوانی تێرۆریزم و دابینکردنی یارمەتی بۆ ئەلقاعیدە و تالیبان و حزب الله و حەماس و تۆڕە تێرۆرکاریەکانی تر. سەرۆک ترامپ دەشڵێت ئەم استراتیژیەتە بۆ دژایەتی گەلانی ئێران نییە. لەم هۆڵەماندا بە هاوسۆزیکی تەواوەوە پشتیوانی لە قوربانیانی دەستی ڕژیمی ئێرانی دەکەین، ئەوانەی لە مێژە دەناڵێنن کە گەلی ئێرانە. هاوڵاتیانی ئێرانی باجێکی زۆریان داوە بۆ توندوتیژی و تونڕەوی ڕەبەرەکانیان. گەلی ئێران ئارەزویان هەبووە و هەیە بۆ گێڕانەوەی شانازیە مێژووی و کولتوری شارستانی وڵاتەکەیان. هیوادارین ئەم ڕێوشوێنە نوێیانە بەرامبەر ڕژیمی دیکتاتۆری ئێران حکوومەتی ئەو وڵاتە ناچار بکات بۆ پێداچوونەوەکردن بە هەوڵە تۆریزمەکانیدا کە باری گرانی خستۆتە سەرشانی خەڵکی ئێران. چاوی واشنگتن میوانداری دوو پسپۆڕی ئەمریکایی دەکات. پۆل دەیڤز پسپۆڕی کاروباری ئێران، پۆل سەرۆکی ڕێکخراوی جەینەس تینکە لە واشنگتن، مایک برجن لە نێوەندی هەتسن مایک شیکەرەوەی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. پۆل، مایک، زۆر سپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەی چاوی واشنگتن. سپاس و پێزانینم. مایک، لە لای تۆ دەست پێ دەکەم. ئەم ئاڵوگۆڕەی کە ئێستا سەرۆک ترامپ دەیکا بەتایبەتی لە پۆستی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی و هەروەها پۆستی وەزیری دەرەوەدا شتێکی چاوەڕوانکراو بوو بۆ ئەو استراتیژیەتی کە ڕایگەیان بەرامبەر بە ئێران. بەڵێ گۆڕانکاریەکان بە هاتنی پەمپۆیۆ و بۆڵتن ینی ئەوەی سەرۆک ترامپ تیمی ئێران دروست دەکات و هەروەهاش تیمی کۆریای باکوور، هەردووکیان پەمپۆیۆ و بۆڵتنیش هەڵوێستی توندیان هەیە بەرامبەر ئێران و هاوڕان لەسەر هەموو ئەو شتانەی سەرۆک ترامپ لە ڤیدۆکەدا باسی کردن. ئێران بەردەوامە لە هەناردەکردنی تیرۆریزم، ئێران بەردەوامە لە پشتیوانی دارایی ڕێکخراوە تیرۆریستیەکان وەکو حیزب الله لوبنانی و حەماسی فەلەستینیەکان و حوسیەکانی یەمەن، میلیشیاکانی عێراق و پشتیوانیکردن لە ئەسەد لە سووریادا، دانی تواناییەکان بە حوسیەکان تا بتوانن موشک بگرنە ڕیاض. ئەمە بێ لەوەی ڕۆکێت و موشکی ئاراستەکراو دەدات بە حیزب الله بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل و هاوپەیمانە سونەکانمان لە ناوچەکەدا. هەر بۆیە سەرۆک ترامپ تیمە ڕاست و دروستەکە پێک دەهێنێت. بەڵام بەداخەوە ئەوەی تا ئێستا بەشدار نییە جیم ماتیس وەزیری بەرگریە. پۆل، وەکو ئەوەی کە مایک باسی کرد، سەرۆک ترامپ دوو تیم جیا دەکاتەوە بۆ کۆریای باکوور بۆ ئێرانیش. کامیان زیاتر جێی مەترسین بۆ ئاسایشی نیشتیمانی ئەمریکا، ئێران یا کۆریای باکوور؟ ئەمە پرسیارێکی قورسە وەڵام بدرێتەوە. لەم ساتەدا و لە ڕوانگەی جیهانیەوە دەشێت کۆریای باکوور هەڕەشە و مەترسیەکی ڕاستەوخۆ بێت بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا، بە تایبەتی کە نیشانی داوە خاوەنی چەکی ناوکیە، نیشانی داوە موشکی هەیە دەتوانێت بگاتە ئەمریکا، هەرچەندە هیچ ئاماژەیەکیان نیشان نەداوە و توانی بێتیان کڵاوی ناوکی لەو موشەکانە ببەستن. بەڵام نزیک دەبنەوە لەوەش هەرچی ئێرانە ناسەقام گیری ناوەتەوە لە ناوچەیەکی گرنگ لە ڕووی استراتیژیەوە بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و هەروەها بۆ ئەوروپاش. جا ئەمە کەوتۆتە سەر ئەوەی باشترین بەرژەوەندی لە چیدایە؟ ئایا سەقامگیریە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یان کۆت و بەندکردنی کۆریای باکوورە تا خراپتر نەبێت؟
مایک لە وەڵامی پرسیاری یەکەمە باس لەوە کرد کە جمات وەکو وەزیری بەرگری ئەمریکا لەم ئاڵوگۆڕەدا نییە و ئامادەیەکی ئەو تۆشی نییە. پێشتر وەزیری بەرگری ئەمریکا ئێران بە سەرچاوەیەکی گەورە و گرانی تێرۆریزم دادەنێ نەکرد لە ناوچەکەدا لە جیهانیشدا، بەڵام باز لە هەوڵی دیپلۆماسی دەکات. هەوڵی دیپلۆماسی لەگەڵ ئێراندا سوودی دەبێ؟ دەزانی دیپلۆماسیەت ڕێکەوتنە ناوچەکەی پێداین. ئەو ڕێکەوتنە ناوێکیەش لەگەڵ ئێراندا نیشانمان دەدات ئێران دواتر چۆنی لێدێت کە ڕێک وەک ئەمڕۆی کۆریای باکوور دەبێت. سەرۆک بیل کلینتن ڕێکەوتنێکی ناویکیدا بە کۆریایەکان وەک ڕێکەوتن بۆ ئێرانەکانش بە هەمان شێوە، هەر بۆیە ئەگەر ئێران نەگۆڕدرێت ئەوە دەبێتە کۆریایەکی باکوور. سەبارەت بە جیم ماتیس وەزیری بەرگری کاتێک کارم لەگەڵ دەکرد لە سەرکردایەتی نێوەندی ماتیس گوتی شەو کە چۆتە جێگاوە بیری لە سێشت کردوێتەوە ئێران و هەروەها ئێران، بەڵام ئێستا دەڵێت ئێران ئەو پردی پەڕینەوەیە نییە. جا هەرچێکی ناودەنیت ژینگەیەکی ئاسانکاری یان ئازادی جموجۆڵی قاسم سولەیمانی و ئەوانەی لە بری ئێران شەڕ دەکەن. پردێکی زەمینی هەیە دەچێتە ناو عێراقەوە و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش فەرامۆشی کردووە. ئێستا ئەوانەی لە بری قاسم سولەیمانی لە ناو لەشکری عێراقدان دەستیان ڕادەگاتە داراییەکان و کەرەستەکانی ئەمریکا. هەر بۆیە پێویستە ئەمریکا ئەو فەرامۆشکردنە ڕابگرێت، چونکە وەک سەرۆک ترامپ وتی ئەگەر بمانەوێت بەرەنگاری ئەو کارانەی ئێران ببینەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەدا ئەوە لە عێراقەوە دەست پێ دەکات. ئەگەر ئێمە ئەوەی ئێران لە عێراقدا دەیکات فەرامۆشی بکەین، ئەوە ینی ناتوانین ئەو ڕفتارانەی ئێران سنووردار بکەین، وەک پشتیوانی بۆ سووریا ئەوەی بۆ پشتیوانی ئەسەد دەیکات، ئەوەی بۆ پشتیوانی حیزبوڵڵا دەیکات، هەروەهاش ئەوەی ئێران دەیکات بۆ مەترسی خستنە سەر هەڕەشەکردنیش لە شام و لە ئیسرائیل. بۆ ئەمریکا فشار ناخاتە سەر ڕێبەرانی عێراق کە ئەو دەستێوەردانانەی ئێران لە عێراقەیە هەیەی ڕێگەی پێنەدەن؟ بەڵێ زۆر ئاسانە، ئێمە دەستێوەردانەکانی ئێران دەبینین لەکوێدایە. ناڵین ئەوە شتێکی باشە ئێران دەیکات، بەڵام قسەمان لەسەر کارەکانی هێزی قودسی سوپای پاسدارانی شۆڕشی ئیسلامیە و قسەمان لەسەر ئەوەیە قاسم سولەیمانی چی دەکات. دەزانی نمونەمان هەیە کاتێک سەرۆک ترامپ ئەو وتارەیدا لەسەر ستراتیژیەت بەرامبەر ئێران تەنها 6 کاتژمێر دواتر قاسم سولەیمانی هێزەکانی عەسایب ئەهلولحەق و کەتائیبی حیزبوڵڵای بەکارهێنا لەگەڵ تانکەکانی ئەمریکادا بۆ دوورخستنەوەی هاوپەیمانە کوردەکانمان لە باشووری کەرکووک و لە تووسخولماتوو. جا ئەمە نمونەیە کە سەبارەت بۆی قاسم سولەیمانی توانیوێتی لە عێراق بیکات. ڕۆژی 12 مانگی 5 لە عێراق هەڵبژاردن دەکرێت. پارتی فەتح پارتیەکی قاسم سولەیمانیە، هی هادی ئەلعامری و ئەبوو مەهدی ئەلموهەندیس و قەیسی خەزعەلیە کە لە پارتی فەتحن. ئەم لایەنەش ئەگەر پۆستی سەرۆک وەزیران بگرێتە دەست ئەوە پێویستە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کۆتایی بهێنێت بە بەرنامەی مەشق و دابینکردنی کەرەستەکان و دەست بکات بە فشارخستنە سەر بەغدا لە ڕێی هەڕەشەکردن بە سەپاندنی سزای تر بۆ سەرکەرتی ئابووری کە سوپای پاسداران ڕۆڵی تێدا دەژێڕێت. پۆڵ بەڕای تۆ کۆتوبەندکردنی ئەو جموجۆڵانەی ئێران و ڕێگەگرتن لە ئێران لەوەی ببێ بە خاوەنی چەکی ناوکی لە ڕووی دیپلۆماسیەوە دەکرێت یا پێویستە هەنگاوێکی قورستر زیاتر بنرێ ئەگەر ڕادوایە حەزەکەم بزان پێم بڵێ ئەو هەنگاوە چییە بێ؟ Well, there are many who say that Iran never truly wanted. دەزانی زۆر کەس دەیانگوت بەڕاستی هەرگیز ئێران توانایی ناوکی نەویستووە، بەڵام وەک یاریەک لەگەڵ ئەمریکا و وڵاتانی تری ڕۆژئاوادا کردویانە تا سزاکانی لەسەر لا بدرێن و دەشیان گوت هەنگاوی نەناوە بەو ئاراستەیەدا. من لەوانە نیم بڕوا بەو قسانە بکەم، چونکە ئەوەی ڕاستیە ئەوان هەنگاویان ناوە تا ببنە خاوەن چەکی ناوکی و بەڵام شیانی هەبوونی چەکی کیمیایی ئەوەیان نازانم، بەڵام وەک دەکوترێت چەکی کیمیایی بۆمبی ئەتۆمی پیاوی هەژارە. بەگشتیش ئێرانیەکان توانایی ئەوەیان هەیە ئەوەش بکەن. بۆ ڕێگەگرتن لێیان پێم وایە یەکەم هەنگاو و نیشاندانی تواناییمانە بۆ هێرشکردنە سەر سووریا و تواناییمانە بۆ پێکانی ناوچە دیاریکراوەکان لە سووریادا لە بەرامبەر توانایەکی کەم بۆ ڕاگرتنمان. لە ڕووی دیپلۆماسیشەوە ئەوەیە ئەو ڕێکەوتنە ناوکی هەیە بە تەواوەتی نەهێڵین و سزاکان بسەپێنینەوە سەر ئێران. ئابووری ئێران لە ڕەوشێکی خراپدایە، شۆڕش هەیە لە ناو ئێران، خۆپیشاندان هەیە و پێویستە پشتیوانی ئەوەش بکەین. باشە بۆ چاوەڕوانی ئەوە دەکەی پۆڵ کە سزاکان کاریگەری هەبێ
ئێمە ئەزمموی عراقمان بینی لە ساڵی 91ەوە دوای یەکەم شەڕی کەندا و سزا بە هەموو جۆرەکانیەوە سەپێنرانە سەر عێراق بەڵام هەتا هێرشین لەشکرین لە 2003دا نەکرا سەدام حوسێنە لە جێی خۆی بوو. That is absolutely correct. Saddam Hussein was in power after we imposed sanctions on Iraq. ئەوە زۆر ڕاستە لەگەڵ سەپاندنی سزاکانیشدا سەدام حوسین هەر لە دەسەڵاتدا بوو دەزانی پرسیارەکە لەوەدایە چەندێک کاریگەر دەبین لە سزاکاندا لە کاتی سزاکانی سەر سەدام حوسین دەرچەش درا بە سەدام تا نەوت بفرۆشێت و هەندێک پێداویستی دیاریکراوی پێدابین بکات بۆ نمونە کەرەستەی کشت و کاڵی بەڵام دواتر دەگۆڕا بۆ کەرەستەی لەشکری و وڵاتانی ڕۆژئاوە و ئەمریکاش هیچیان لەبارەوە نەدەکرد پێویستە لەو وانانەوە فێر ببین کاتێک سەر و سەودا لەگەڵ ئێراندا دەکەین پێویستە تواناییەکی بەرچاومان هەبێت بۆ زانینی ئەوەی چی ڕوودەدات و ڕوونهادات واتە بە پێچەوانی ئەو ڕێکەوتنە ناوکی ئێستاوە کە ڕێگرە لەوەی بچین و ببینین چی دەکەن و چی ناکەن نابێت بەو شێوەیە بێت و ئەگەری ژوەها کرا ئەوە پێویستە هەنگاوی پاش سزاکان بنرێت وەک بەکارهێنانی هێزی لەشکری ڕێک وەک ئەوەی بڵێیت یان وەرە سەر مێزی دانوستان یان مێزەکە تێک دەشکێندرێت. دیاریکردنی جان بالتن وەک ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا لای بەشێک لە پسپۆڕانی سیاسەتی دەرەوەی ئەمریکا کاردانەوەیەکی زۆری هەبووە و هەندێکیان بە زەنگێکی ئاگادارکردنەوە دایدەنێن لە کاتێکدا هەندێکیش خۆشحاڵی خۆیان دەردەبڕن بە تایبەتیش لەسەر ئەو هەڵوێستەی بەرامبەر ئێران هەیەتی. پێم وایە ڕێکەوتنی ناوچی ئێران کە سەرۆک براک ئۆباما لە ساڵی 2015دا مۆری کرد هەڵەیەکی ئستراتیژی ئەمریکا بوو پێم وایە ئێرانەکان پێشێلیان کردووە پێم وانییە هەرگیز دەستبەرداری خواستی بەدەستهێنانی چەکی ناوچی ببن. مایک حەزەکەم بۆ پرسیارە لە جەنابەت کەم بۆچی جۆن بالتن بە کەسێکی گونجاودا دەنرێ بۆ جێبەجێکردنی ئەو سیاسەتانەی بەرامبەر بە ئێران هەیە. ئەو ئێران وە خۆی دەبینێت ڕێکەوتنە ناوچەکەی ئێران لەوەتای ساڵی 2015 جموجۆڵەکانی ئێرانی پاراستووە هەر شتێکی ئێران کردوێتی بۆ ناسەقامگیری لە ڕۆژهاتی ناوەڕاستدا لە ژێرسایی ئەو ڕێکەوتنەدا زیادیان کردووە بەهۆی ئەو ڕێکەوتنەوە زیاتر هاندراون بە وەرگرتنەوەی 150 ملیار دلار ئاگرەکەیان خۆش کرد و بەکارهێنرا بۆ سەرکێشەکانی قاسم سولەیمانی باز لە سزاکان کرا وەک پۆڵ ئاماژەی پێکرد ئێمە بە ڕژێمی ئێران دەڵێن شەڕکردن لە سووریا ڕابگرن شەڕکردن لە عێراق ڕابگرن لە یەمەن لە بەیروت و سەرش بدەنە ئێمە ڕژێمی ئێران دەرفەتی ڕێکەوتنەکەی بەفیرۆدا دەزانی لەگەڵ ئەم ڕێکەوتنەدا ئێران تەنها 6 مانگی دەبێت بۆ هەبوونی چەکی ناوکی بەبێ ئەو ڕێکەوتنەش ئێران هەر 6 مانگی دەبێت بۆ هەبوونی چەکی ناوکی ڕێکەوتنە ناوچیەکە ئێرانی پاراستوو ئەگەریش ئەم ڕێکەوتنە بەردەوام بێت ئەوە دەرفەت دەدات ئێران ببێتە هێزێکی ئابووری هێزێکی باوی لەشکری زیادکردنی تواناییەکانی بۆ موشکی باڵستیکی هەروەهاش لە کۆتاییدا دەتوانێت کڵاوەی ناوکی لە موشەکە کیشوەربڕەکان و باڵستیکەکانی ببەستێت پێویستە ئەو ڕێکەوتنە نەمێنێت ئێران هەڵی کردووە و دەرفەتەکانی بە فیرۆدا و ئێستا کاتی ئەوەیە لە پێگەیەکی بەهێزەوە دانوستان بکرێتەوە. And it's time to negotiate from a position of strength. بەمانایش کە تۆ پێمەڵی ئەو ڕێکەوتنە هەبێ لەگەڵ ئێراندا یان نەبێ هیچ گرنگجێکی نییە بۆ ئەمریکا هیچ تێناگۆڕە. Well, with the agreement in place, it continues to reward Iran over the next 10 years. دەزانی بەردەوامیدان بەو ڕێکەوتنە وەک پاداشکردنی ئێرانە بۆ 10 ساڵی داهاتوو واتە ئێران بەردەوام دەبێت لە تێکدانی سەقامگیری ڕۆژهاتی ناوەڕاست بەردەوام دەبێت لە دابینکردنی دارایی بۆ ڕێکخراوەتی لۆجستیەکان بەبێ ئەو ڕێکەوتنە دەتوانین دوای بانکی نێوەندی عێراق بکەوین بۆ پشکنین دەتوانین دوای 190 ملیار دۆلارەکەی ڕابەری باڵای ئێران بکەوین کە وەک بەشە ئەژمارە لە کۆمپانیەکانی شێڵ دەتوانین وردبینی لەو شتاندا بکەین ئەمانەش زیان لەگەلی ئێران نادەن بەڵکو زیان لە ڕژێمی ئێران دەدەن دەزانیت تەنانەت مححمودی ئەحمەدی نەژات سەرۆکی پێشووی ئێران باسی سامانی ئایەتوڵا خامانەی بۆ گەلانی ئێران کردووە جا ئەمانە گۆڕینی کاتن لە ئێراندا ئێستا یەک هێلکە لە ئێران بە 50 سنتە ئەمە ئێرانی ژێر سای ڕێکەوتنەکەیە ڕژێمی ئێران دەرفەتەکانی بە فیرۆداوە بۆی پێویستە خۆمان لەو ڕێکەوتنە بکشینەوە سزاکان بسەپێنینەوە بەسەر ئێراندا و وەگوتم لە پێگەیەکی بەهێزەوە بچینە سەر مێزی دانوستاندن.
بەڵام مایک هەمان و پرسیارێک کە لە پۆلیشم کرد حەزەکەم لە تۆشی بکەم و جۆشمان لە سەرۆک ترامپ بوو دەڵێ کە بە تەواوەتی هاوسۆزی گەلانی ئێرانن جا ئەو سزایانە کە دەڵێ کاریگەری بەسەر گەلانی ئێرانەوە نابێت چ متمانەیەک هەیە گەلی ئێران بۆ خۆت دەزانی لە ژێر سەرکوتکردنەکانی ئەم ڕژێمەدا دەژی ئەو جا سزاکانیشی بێتە سەر ئێمە بە شوێن ئەو سزایانەوەی کە ڕژێمی ئێران دەکاتە ئامانج و زیان لە سوپای پازداران دەدات نەک خەڵک ڕاستە پرۆسەیەکی ئاڵۆزە بەڵام ڕێوشێن هەیە بۆی هاوکێشەیەک هەیە بگەینەتە جێ ئەوەی ئێمە لی دەڕوانین سزایەکە بۆ سەر بانکی نێوەندی ئێران کە دارایی بۆ حیزبوڵا بۆ میلیشاکانی عێراق بۆ یارمەتیدانی بەشار ئەلئەسەد و چەندانی تریش دابی ناکات ئێمە لەو هەموو ڕووداوە لی دەڕوانین کە بتوانین زیان بدەین لە پشتیوانەکانی ڕژێمی ئێران بۆ تیرۆریزم هەروە هەندێشتی جیا دەکەینەوە وەک ئەوەی ئەو بڕەنەوتە بفرۆشێت ئەم هێنان و بردننی بڕەپارەیە ڕێگە پێدراوە بۆ ئەو بەشە ئابوودی یارمەتی خەڵکی لێوە دەدرێت دەزانی خەڵکی ئێران خۆیان ئەم داوایە دەکەن داوای ریفۆرم لە ڕژێم ناکەن بەڵکو داوای گۆڕین ڕژێم دەکەن پرسیار و گومانیشیان هەیە لەسەر ئەو بڕەپارەی ڕژێم بۆ هەناردەکردنی تیرۆریزم خەرجی کردووە لەسەر مەسەلەی گۆڕینی ڕژیم دەگەڕێمەوە بۆ لات پۆڵ حەزەکەم لە تۆ پرسم ئەگەر هات و ڕۆژی 12 کە ئەو دواوادەیە بۆ ڕێکەوتنە ناوچیەکە لە کۆنگرێز بڕیاری لێ بدرێ ئەگەر وادا بنین ئەمریکا لەو ڕێکەوتنە کشایەوە بە شێوەیەکی تاکلایەنە ئەمە کاریگەری نابێ بەسەر ئەوروپاوە ئەوروپا چ جۆرە هەڵوێستێکی دەبێت ینی پێم وانییە کاریگەری زۆر بکاتە سەر ئەوروپا چونکە ئەوروپایەکان وەگەرخستنی ئەو توی سەرمایەیان نەبووە لە ئێران لەم 3 ساڵی پاش ڕێکەوتنە ناوچیەکەوە سەبارەت بە پرسیارەکەش ئەوەی چی ڕوودەدات ئەگەر ئەمریکا تاگلایەنە لەو ڕێکەوتنە کشایەوە ئەوە بەگشتی دەکەونە بەردەم چەند بژارەیەکەوە لەوانە بژارەی ئەوەیە لەگەڵ ئێراندا سەرمایە گوزاری بکەن بەڵام بە باجی لە دەستدانی سەرمایە گوزاری لەگەڵ ئەمریکادا بژارەیەکی تریشیان پەسەندکردنی ئەوەیە کە دەگوزارێت و هەنگاونان بەرەو گۆڕانکاری دیپلۆماتیانە لە هەندێک بەندی ڕێکەوتنەکەدا وەک مایک باسی کرد هەمومان بگەڕینەوە سەر پێگە و هەڵوێستێکی بەهێزتر بگەڕینەوە لای ڕژێمی ئێرانی پێیان بڵین ئەمە دانوستان نییە و بەم شێوەیە دەبێت ڕابوەستیت دەچێتە دەرەوەی کارداری دروستکردنی بۆمبی ئەتۆمی هەناردەکردنی تیرۆریزم ڕادەگریت و ئەمەش ئەو ڕێگەیە کە ئێمە سەر و سەودات لەگەڵ دەکەین و پێشیان دەڵێین ئەگەر ئەمانە ناکەیت ئەوە لە جیهان دادەبڕیت. ئەی ڕووسەکان بەمە ڕازیە بن؟ رووسایەکان هیوام وا بوو خۆم دوور بگرم لە باسکردنی رووسیا. خۆشحاڵ دەبم بە وەڵامدانەوەی ئەم پرسیارە لەسەر رووسیا بەهۆی پشتیوانیەکانیەوە بۆ ئەسەد سزای لەسەرە پاش هێرشەکانی ئەم دواییە بۆ سەر سووریا چاوەڕێی سزای زیاترین بۆ سەر رووسیا کاتێک لەم ڕێکەوتنە ئێران دەکشێتەوە هەر تەنها ئەوروپا نییە کاریگەریەکانی خۆمان بەکاربهێنین بەڵکو رووسیا و چینیش دەگرێتەوە دەزانی ئەگەر سزاکان بخرێنە سەر بانکی ناوەندی ئێران ئەگەر سزا بخێنە سەر سامانی ڕابری باڵای ئێران ئەوە ئیتر ناتوانن کەرەستە لەشکریەکان بکڕن دەبێت نەوت بگۆڕینەوە بەو کەرەستانە ئەمەش زیان لە ئابووری ئێران دەدات وڵاتی چیش دەکەوێتە بەر سزای لایەکەوە بەهۆی ئەو کارداریانەی لەگەڵ سامانەکانی سوپای پازداراندا دەیکات رووسیاش لە سووریایە لە ئۆکرانیایە رووسیا دەیەوێت پشتیوانی ئێران بکات ئێرانیش لێرەدا دەبێتە بەرپرسیار بەرامبەر رووسیا ئەگەر سەیری هێرشەکانی کرانە سەر سووریا بکەین رووسیا تەنها یەک موشک چێنەی تەقەن بۆ بەرگری لە ئەسەد دەشێت ئەمەش بەهۆی ئەوە بێت ڕێخستنێک هەبوو بێت لە نێوانماندا و ئەمەش شتێکی گرنگە چونکە وەها دەکات دیمەشق و تاران گومان لە وابەستەی رووسیا بکەن رووسیا لەبەر ئێران و ئەسەد لە سووریادا نییە رووسیا تەنها بۆ خۆی لە سووریادایە و داکۆکی لە ئەسەد دەکات بۆ پاراستی بنکەکانی خۆی دەبێت بڵێم کە کاریگەری گەورەمان هەیە دەبێت بڵێم گەورە وەک سەرۆک دەیڵێت نەک هەرتەنها بەسەر تاران و بەغدا مۆسکۆوە با لە بیریشمان نەچێت 4 وڵاتن پشتیوانی ئێران دەکەن عێراق سووریا رووسیا چین کاریگەریمان هەیە کە دەتوانین بەکاری بهێنین چین پارەیەکی زۆر بەسەر ئێراندا دەبارێنێت چونکە ئەوروپا نایکات بە پێی ڕێکەوتنە ناوچیەکە ئەوروپا سەرمایە گوزاری لە ئێراندا ناکات بۆچی سەرمایە گوزاری لە ئێراندا بکرێت کە لەو ڕێکەوتنە دەکشینەوە نازانم هیچ مانایەکی نابێت.
It makes no sense. And to talk about Russia. بەڵێ کاتێک باز لە رووسیاش دەکەین دەبێت تێگەیشتنمان هەبێت لەوەی ئابووری رووسیا بەهێز نییە و ئابوووریەکەی دەتوانم بڵێم گەڕاوەتەوە بۆ سەروەختی یەکێتی سۆڤێت و تواناکانیشان تا ببنە زلهێزێکی جیهان لە ڕووی لەشکریەوەیە نەک لە ڕووی ئابوووریەوە هەندێک کەشتیان بارێکی زۆری کەرەستەی لەشکریان پێە و دەڕوات بەرەو سووریا وایە چین دارایی کردەکانی رووسیا دەکات چین پاشخانی ئابووری رووسایە چونکە ئابوووریەکی زۆر بەهێزتری هەیە کاتێک سەیری رووسیا دەکەیت دەتوانێت چەند سەرکێشی بکات رووسیا لە کریمیایە لە ئۆکرانیایە لە سووریایە لە گورجستانە و نابێت گورجستانمان لەبیر بچێت کە بە تایبەتی لەوێەوە کار لەسەر هەندێک ناوچەی ڕۆژهەڵاتی ئەوروپا دەکات ئێتریانی ناتوانێت لەوە زیاتر بکات کە دەیکات ئەلبەتە ئەمە کێشەیەکە کە باسمان کرد لە دەرەوە بەڵام لە ناوەش لە ناو ئەمریکاشدا ئەلبەتە بەتایبەتی لە کۆنگرێسدا گرفت هەیە بۆ ئەو دەستنیشانکراوەی سەرۆک ترامپ تا پۆستی وەزارەتی دەرەوە وەربگرێت ببێتە وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا حەزەکە بەیەکەوە لەگەڵ بینەراندا ئێمە سەیری ئەم پارچە ڤیددیۆیە بکەین کە وەکو بڵێ دیبیتی نێوان سیناتۆرێک و هەروەها پەمپیۆیە لەسەر ئێران لە کاتێکدا سیناتۆری کۆماری هەن پەیوەندی نزیکی مایک پەمپیۆ لەگەڵ سەرۆک ترامپدا بە سەرمایەیەک دەزانن تا پۆستی دیپلۆماتی باڵای ئەمریکا بەدەستبێنێ بەڵام ڕوبەڕووی گەلێک پرسیاری قورس بووەوە لە دانیشتەکەی کۆمیتەی پەیوەندیە دەرەوەیەکانی سیناتی ئەمریکادا لەسەر دۆسیەکانی سووریا و کۆریای باکوور و رووسیا و هەروەهاش بێگومان لەسەر دۆسەی بەرنامەی ناوچی ئێرانیش. لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە تاکلایانە لە ڕێکەوتنەکە بکشێتەوە بە بێ هەبوونی استراتیژێتێک بۆ هەنگاوی دواتر من دڵنیام لەوەی بەڕێوەبەرەتی هەر ڕێبازێکی هەبێت استراتیژمان دەبێت بۆی ینی وەڵامەکەت بەڵێە و لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی ئەمریکایە ئەگەر تاکلایانە بکشێتەوە ئایا ئەوە وەڵامەکەتە کە استراتیژێتێک هەیە ئەوە لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانیە جار ڕێبازەکە هەر چۆنێک بێت پێویستە استراتیژمان هەبێت بۆ پێکانی ئامانجەکان کە پێم وایە هەمومان هاوڕاین لەسەر ڕێگەگرتن لە ئێران لەوەی ببێتە خاوەنی چەشی ناوەکی ئەگەر سەرۆک لە مانگی پێنجدا تاکلایانە لە ڕێککەوتنەکە کشایەوە بەڕێوەبەرەتی چی دەکات تۆ چی پێشنیاز دەکەیت بۆ سەپاندنەوەی سزاکانی بەر لە ڕێککەوتنەکە لەسەر ئێران و ئەو وڵاتانەی دەستیان هەیە لەگەڵ ئێراندا پرۆسەی و توێژێکی گەرم لە ئارادای لەسەر تەواوی ئەم دۆسیانە لەم 30 ڕۆژەی داهاتوودا ئامانجەکە زۆر و ئاشکرا دەبێت ئامانجەکە پڕکردنەوەی کلێنەکانی ناو ڕێکەوتنەکەیە تا ڕۆژی 12 و 13 مانگی 5 ئایا ئەمە بە مانای سەپاندنەوەی سزاکانە؟ نامێ پێشبینی بکەم لەسەر ئەوەی چی دەکەیت دەزانی کێشەکە چییە لەسەر دەستنیشانکردن دەتەوێت بڕوا و متمانەی خۆمت بدەمێ بەڵام ناتوانم کوێرانە بیکەم پێویستە شتێکم لابێت تا بزانم داکۆچی لە چی دەکەیت تەنانەت ئەگەر ئەوەش نەبێت کە سەرۆک بڕیاری لەسەر دەدات ئایا سزاکان دەکەوێتە سەر ئەوەی ئەوروپایەکان لەگەڵمان دەبنیانە ئەگەر لەگەڵمان نەبن ئایا دواتر لەگەڵمان دەبنیانە دەزانی ئەمە پرسیارە گرنگەکەیە کە دەمەوێت بزانم داکۆچی لە چی دەکەیت چونکە تۆ ئەو کاندیدیت کە لە شوێنی ترەوە سەر و سەودات لەگەڵ ئەم دۆسیەدا کردووە ینی وەک بەڕێوبەری CIA جا ئەمە شتەکەیە لای من بە یارمەتی خۆ سیناتۆر قورسە بتوانرێت بزانرێت لە مانگی پێنجدا ڕەوشەکە چۆن دەبێت و چەندێک دەتوانین بگەینە ئامانجەکانی سەرۆک لە ڕێی دیبلۆماسیەوە یان چۆن وەڵام دەدەینەوە دەزانم چیم لێ دەپرسیت بەڵام قورسە بۆم ئەوە ڕەوشێکی پڕ لە گریمانەیە و زۆر ڕاستی هەن هێشتا لە بەردەستماندانین پرسیارم لەسەر استراتیژی نەک ئامانجەکان و پێشم وانە ئەو استراتیژە بێت کە لە پۆستی ئێستادا بێت ببێتە بەرنامەی پۆستی داهاتوت بۆ من زۆر ئاسانتر دەبوو تا دەنگت پێ بدەم بمزانی بە داکۆچی لە چی دەکەیت پۆڵ ئەگەر پەمپیۆ دەستنیشان نەکرا ئەمە بەمانای ئەوەیە تیمی ئاسایشی نیشتیمانی سەرۆک ترامپ تیمێکی ناتەواوە بێ نا ئەوە هەرگیز بە شتێکی ناتەواو نابینم بێ هیچ گومانێک پامپەیۆ بەشێکی سەرەکی ئەم تیمە دەبێت لەگەڵ باڵوێز بۆڵتن و هەردووکیشان لە زۆر بۆنەدا قسەی خۆیان کردووە سەبارەت بەوەی هەستیان چۆنە
جا بگەڕینەوە سەر ئەو ڤیددیۆیی بینیمان کە کەسێک ناکۆکە لەگەڵ وەڵامەکانی پامپیۆ پێم وا بێت ئەوەی سناتۆر ڕۆبرت دەیویست بیگاتێ ئەوە بوو ئایا ڕۆژی 12 یان 5 چی ڕوودەدات ڕاستێکەژەوەیە ئەگەر سەیری ڕێکەوتنە ناوچەکە بکەیت وەک ڕێکەوتنێک وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پشتڕاستی کردوێتەوە کە ئامانجەکەی نەپێکاوە ئەمەش وەها دەکات بە شێوەیەکی ئۆتۆماتیکی سزاکان بسەپێندرێنەوە و ئەمەش بەشێک بووە لەو ڕێکەوتنە و کاریگەریشی دەبێت هەرچەندە پێم وانە ئەوروپایەکان بەوەیان زانی بێت بەڵام دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی لە چەند ڕاگەیانێکی پێشتر یا جەخت لەوە دەکاتەوە کە ئێران وابەستەی هەموو بەندەکانی ڕێکەوتنەکە بووە. بڵێ ناوبەنەوە پێداچوونەوەی پێدا دەکرێتەوە وەڵامی ئەو پرسیارە دەدەمە مایک. So we can't verify whether or not Iran is working on an advanced trigger system. ناتوانین پشتڕاستی بکەینەوە کە ئێران لەسەر ئەو سیستەمانە کار ناکات چونکە هیچ ڕێگەیەک بۆ پشکنین نییە. ناتوانین دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی بنێرین بۆ ئەو بنکە سەربازیانەی زانیاریمان هەیە لەسەر جموجۆڵەکان تیاندا کە نابێت جموجۆڵیان تێدا هەبێت. ئەمەش بەهۆی ئەوەی ئەو دەستگایی نەتەوە یەکگرتوەکان ناوێت شتەکان لەلایەن ئەمریکاوە بە سیاسی بکرێت. شتێکیش لەسەر پرسیارەکانی سیناتۆر مێناندز بڵێم مێناندز خۆی دژی ڕێکەوتنە ناوچەکەی ئێرانە و متمانەش دەدێت بە پەمپەیۆ دڵنیام پاش ئەو مشتومڕە پەمپەیۆ چۆتە لای مێناندز و پێی وتووە ڕۆژی دوای کشانەوە لە ڕێکەوتنەکە سزاکان دەسەپێنینەوە سەر ئەو دەستە بژێریانە ڕۆژی دواتر لە پێگەیەکی بەهێزەوە و توێژ دەکەین لەسەر وەختی ئۆبامادا لێکۆڵینەوە لەسەر ئەمە هەبوو چونکە مێناندز دژی ڕێکەوتنەکە بووە دەزانم کە متمانە دەدێت بە پەمپەیۆ و سیناتۆر مێناندزیش پاش ئەو دانیشتە وەڵامەکانی خۆی وەرگرتووە. هەر هەمان گۆڕانکاری پێویستە لە وەزارەتی بەرگەریە یاخو جەمات ینی گونجاوە بۆ ئەو تیمە. لەبەر هەر هۆیەک بێت وەزیری بەرگری پێی وایە کە عێراق لەژێر کۆنتترۆلی ئێراندا نییە لەو بڕوایەدا لەشکری عێراق ڕێگرە لە پاسدارانی شۆڕشی ئیسلامی بڕوای بەوە نییە ئێران پردی زەمینی هەیە نەیدەویست لە هێزەکانی قودسی پاسداران بدات لە سووریادا بڕوای بەوە نییە ئێران پردی زەمینی هەیە نەیدەویست لە هێزەکانی قودسی پاسداران بدات لە سووریادا کاتی ئەردۆغان لە بەکرێک گیراوەکانی هێزی قودسیدا ئیسرائیل لەو هێزانەیدا و رووسیاشی چی نەکرد جانازم ئاجم ماچ لەمەدا دەبێت یان نا ئیشم لەگەڵ ماچ کردووە و هەواداریم بەڵام ناتوانم دان بە ڕۆڵیدا بنێم لەمەدا وەک وەزیری بەرگری کاتێک باز لەسەر ئێرانە دەڵێت ڕێکەوتن ناوچەکە لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانیدایە منیش جەخت دەکەمەوە لەوەی مانەوەمان لەم ڕێکەوتنەدا ئاسایشی نیشتیمانی دەخاتە مەترسیەوە بۆ مانەوە لەو ڕێکەوتنەدا یان بۆچی دەبێت بکشینەوە چونکە ئەو ڕێکەوتنە ئێران دەپارێزێت لە ساڵی 2015ەوە ئێران هەرچێکی کردووە لەژێر سای ئەو ڕێکەوتنەدا بووە عێراقیان ناسەقامگیر کردووە ئەسەدیان هەڵسانەوە ئەسەد تەواو بوو بەردەوەی ئێران و رووسیا بچنە ناو سووریاوە ئێران بەهۆی ئەو 150 میلیارد دۆلاری لە ئەنجامی ڕێکەوتنەکە و وەریگرتەوە ئێران دەبێتە هێزی ئابووری و وەک باسم کرد دەبێتە هێزێکی لەشکری و هەڕەشە بۆ سەر هاوپەیمانەکانمان بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا و ئەوروپاش لە ناوچەکەدا ئەگەر ئەو ڕێکەوتنە نەگۆڕین یان هەڵی نەوەشێنینەوە ئەوە لە ماوەی 10 ساڵدا ئێران دەبێتە کۆریای باکوور. پۆڵ ئەم هەموو ناکۆچیانەی کە لەگەڵ ئێراندا هەیە لەسەر بەرنامە ناوچەکە لەسەر دۆسەی مافی مرۆڤ لەسەر پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەوروبەردا ئەمانە وەها دەکەن کە بەڕژدی بیر لە گۆڕینی ڕژێمی ئێران بکرێتەوە. پێم وایە گۆڕینی ڕژێمی ئێران لەم کاتەدا بوونی هەیە و پێشم وایە شتێکە بە ڕێگەیەک لە ڕێگەکان ڕوودەدات جا بە هێزی ناوخۆیی بێت یان بە هێزی دەرەکی کە زیاتر پێدەچێت هێزی ناوخۆیی بێت. ئەمە لە ڕێدایە دەگەڕێمەوە سەر ئەو پرسیاری لە مایکت کرد بۆچی ڕێکەوتنە ناوچەکە خراپە ئەگەر هەردوو لە وابەستەی تەواویان هەبوایە بە بەندەکانی ڕێکەوتنە ناوچەکەەوە ئەوە لەوانە بوو کاری خۆی بکردبایە بەڵام هەر لە یەکەمین ڕۆژەوە ئێران ئەو خواستەی نەبووە تا بەڕاستی وابەستەی بێت بەو ڕێکەوتنەوە ئەوەی تەنها دەیانویست 150 ملیارەکە بوو هەڵگرتنی سزاکانیش لەسەریان تا بتوانێت کاری خۆیان بکەن. بۆچی خراپە؟ خراپە چونکە هەر شتێکی خراپ هەبووە لەسەر ئێران پێش ڕێکەوتنە ناوچەکە ئێستا خراپترن. Everything that was bad about Iran before the JCPOA is worse now.
شتێک لەسەر ئەمە دەڵێم ئەگەر هەردوو لاش وابەستەی ڕێکەوتنەکە بن ئەوە ئێران لە 10 ساڵدا دەبێتە خاوەنی چەکی ناوکی و ئەو جاش ئێران دەتوانێت کڵاوەی ناوکی لەسەر موشەکە بالیستیکیەکانی دابنێت و ئەو جا کاریگەریمان نامێنێت و هیچ فشارێکمان لەسەر ئەو وڵاتە نامێنێت بێزگە لە گرتنەبەری ڕێشوێنی لەشکری هەر بۆیە دەبێت ئەو هەڵوێستە قورسانە ڕابگرین و لە ئێستادا بیانکەین. ئەمەش دەمانگەڕێنێتەوە بۆ ئەو خاڵی باست کرد لەسەر گۆڕانکاری لە تیمی ئاسایشی نیشتیمانی بەڕێوەبەرایەتیدا کە پامپیۆ و بۆڵتن تێیدا بەشدار دەبن ئەو خەڵکانەمان دەوێت لە ناو کۆشکی سپیدا ئێستا ئۆفیسەکەی جۆن بۆڵتن چەند مەترێک لە ئۆفیسی سەرۆک ترامپەوە دوورە و هەر کاتێک بیەوێت سەردانی ئۆڤڵ ئۆفیس دەکات بوونی ئەو جۆرە کەسانە لە کۆشکی سپی گۆڕانکاریەکی سەرەکیە لەوەی ئێستا چی ڕوودەدات بۆ جیم ماتس وەزیری بەرگری نازانم چونکە بەڕاستی تێناگەم لە جیم ماتس ئەمڕۆ بە بەراورد لەگەڵ جیم ماتسی ساڵی ڕابردوو ئایا بەردەوام دەبێت لە ڕۆڵی بینینی خۆیدا ئەوەیان نازانم با بمێنێتەوە بۆ ڕۆژانی دوایی و ببینرێت چی دەکات ینی بەمانایش کە پێم دەڵی لەوانەیە جیم ماتسیش بگۆڕن لەوانەیە لەم بارەدا پێویست بکات بگۆڕدرێت خەریکە دەبێتە تەگەرەیەک لە بەردەم تەواوی وڵاتەکەدا بۆ هەنگاوی بەرەو پێشنان لە ڕووی دیپلۆماتی و لەشکریشەوە لە ئەزمموی خۆشمەوە کە لەگەڵ سەرکردە لەشکریەکاندا کارم کردووە پێویستە بڵین لەوانەیە وەزیری بەرگری ئێستامان بڕوانێتە ئەوەی ئایا چی بەسەر سەربازەکانماندا دێت ئەگەر شتەکان بە ئاراستەیەکی تردا بڕۆن بەڵام ئەمە واقع و واقعێکی لەشکریانەشە کە پێویستە خۆی ڕێکی بخات و لەسەری بڕوات وەک وەزیری بەرگری منیش دەڵێم هێزەکانی دەپارێزێت بۆ 2 ساڵیان تا ئەو کاتی وەزیری بەرگریە بەڵام هێزەکانی ئایندە دەخاتە مەترسیەوە لەسەر بنچینەی بڕیارێک سەبارەت بە ئێران ئەمریکاییە 10 ساڵیەکان دەبنە 20 ساڵ چونکە ئێستا ئەو هەنگاوە نانێن بە حەزەکەم کاتم ئەوەندە نەما مایک بەڵام حەزەکەم پرسیارێکی لێ بکەم لەسەر هێزی ناوخۆی ئێران لەگەڵ هێزی دەرەوە ئیتر ئەمریکا بیا وڵاتانی ڕۆژاوی هەر شوێنێکی تر بێ چ هیوایەک بەو هێزەی ناوخۆی ئێران هەیە لە کاتێکە لەناو ئێرانە ئۆپۆزیسیۆنێکی وان نییە کە بتوانێت ڕێبەرایەتی ئەو جۆرە گۆڕانکاریانە بکە ئەمە وەها دەکات مەترسیدار بێت چونکە ڕێبەرایەتیەک بۆ ئەو ناڕزایەتیانە نییە بێڕێبەرن بەڵام ناڕزایی خۆپیشاندانەکان ڕاستەقینەن ئەمانە شتێک نین لە ژێرزەمینەوە بریاری لێ بدێت و خەڵک بچنە سەر شەقامەکان بۆ ناڕزایی دەربڕین ئەمە ناڕزایەتیەکی ناوخۆیی گەورەیە لە بەشە جیاوازەکانی وڵاتەکەدا و داوای ئەوە ناکەن ڕژێم گۆڕانکاری بکات بەڵکو داوای ڕۆشنی ئەو ڕژێماکەن پێویستە ئێمەش هەر چیەکمان لەدەست بێت بیکەین تا نیشانی بدەین ئێمە لا پشت هیچ شتێکەوە نین لە ئێراندا بەڵکو چیمان لەدەست بێت بیکەین تا هەموو لایەک پشتیوانیان بن بە ڕێگەی جۆرا و جۆرەوە مایک پۆڵ زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریتان لەم بەرنامەی چاوی واشنگتن تا چاوێکی تری واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح بەسەند بفەرموو.